هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی خۆکوشتن و خۆسووتاندن و توندوتیژی بەرامبەر خۆت لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە تا چەندە زەمینەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری هەرێمی کوردستان هاندەرە بۆ زیادبوونی ڕێژەی خۆکوشتن لە هەرێمی کوردستاندا. کە پرسیارە کە سوکارەکەیەکەن ئەم گەنجە بۆ خۆی خنکان ئەڵێت 2 ساڵە چاوەڕێکە دامەزرێ دانەمەزراوە یان نەبووین. جاران ئەگەر پیاوێک خۆی بکوشتایە لەگەڵ ڕێچێک لە ماڵێک ئێوە توز بن باسی مەکەن عیبە. لە کاتی ئەوە بۆ پەتەکە بکاتە ملی خۆی و ئێمە گەشتینە سەری و نەمانهێشت. زۆر نەو حاڵەتانە بەڵام بەداخەوە بەرنامەیەک نییە بۆ پۆلیسی ئێمە بتوانین دای بەزێنین. ئامارەکانی ئەو 6 مانگە لەگە 6 مانگی ساڵی ڕابردوو لەوانەیە کەمێک هەست بکەین کە لە هەندێک شوێن زیادی کردووە لە هەندێک شوێن کەمی کردووە. لە هەولێر زیادی کردووە بەڵام لە سلێمانی کەمی کردووە، لە گەرمیان کەمی کردووە، لە دهۆک کەمی کردووە. بەرنامەی شەن ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.